بڵاوبوونەوەی نەوەیەکی نوێی ڤایرۆسی کۆرۆنا لە بریتانیا نیگەرانی زیاتری لەبارەی پەتاکردلەی زانایانی بواری پەتاکان دروست کردووە. لە بەرامبەرەوە هەوڵەشدا زۆرێک لە وڵاتانی جیهان گەشتەکانیان بۆ بریتانیا هەڵپەساردووە. لە نوێترین زانیاری لەبارەیەوە ڤایرۆسە نوێیەوە لە بریتانیا دەرکەوتووە. نەوەی نوێی کۆرۆنا بە ڕێژەی لە 156 خێراتر لە جۆری یەکەم بڵاو دەبێتەوە. هەروەها توشبوونی ڤایرۆسە تونتر دەیگرن و زیاتر پێویستیان بە چارەسەر و سەردانی نەخۆشخانەکانە. بەڵام لێکۆڵەرەوان تا ئێستا دڵنیانین لەوەی ئایا مردن بەوەی نەوەی نوێی کۆرۆنا زیاترە یا کەمترە لە نەوەکەی پێشوو. سەبارەت بەو بابەتە دکتۆر جۆلیان هیسکاکس لە زانکۆی لیڤەرپۆڵ دەڵێت دۆزینەوەی ڤایرۆسە نوێ چاوەڕوان نەکراو نییە، بەڵکۆی گرنگە بزانرێت ئەوەیە تا چەند ئەم ڤایرۆسە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دەبێت. هەروەها ئاکسل کان پسپۆڕی فەڕەنسی لە زانستی ڤایرۆسەکاندا ئاشکرای کردووە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لە جیهاندا بە گشتی 300,000 جۆری نوێی ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوتون. بە پێی زانیاریەکانی هەواڵ جۆرە نوێیەکەی کۆرۆنا کە نیگەرانی لای وڵاتان دروست کردو و بەهۆی شێوە گەشتی زۆرینەی وڵاتان بۆ بریتانیا ڕاگیراوە تا ئێستا لە چەند وڵاتێکی دیکە کە لە نێوانیشاندا ئەڵمانیا دەرکەوتووە. بەڵام بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی واشنگتن پۆست سپۆڕانی دەرمان دڵنیاییان داوە لەوەی کە ڤایرۆسەکە هەرچەند مەترسیدار بێت دەکرێت بە گۆڕانکاری لەو پێکوتەی دۆزراوەتەوە چارەسەر بکرێت. بەدەر لەو ڤایرۆسە لە بریتانیا ئاشکرا بۆ بەرپرسانی تەندروستی باشووری ئەفریقا ئاشکرایان کردووە. زیاتر لە 180 بۆ 90 لە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا هەڵگری جۆرێکی نوێی کۆرۆنان کە لەو جۆری پێشوو جیاوازە. هەروەها جیاوازیشە لەوەی ئێستا لە بریتانیا بڵاو بۆتەوە. هەوکات بەرپرسانی تەندروستی وڵاتی نیجێریا ڕایانگەیاند کە جۆرێکی ڤایرۆسی نوێی کۆرۆنا دۆزراوەتەوە زیاتر لەو ڤایرۆسە دەچێت کە لە ئەفریقای باشوور بڵاو بۆتەوە. لەبارەی نەوە نوێیەکەی کۆرۆنا پسپۆڕان پێیان وایە باشترین ڕێگە چارە بۆ کۆنتڕۆڵکردنی بریتیە لە پابەندبوون بە ڕێنماییەکان و ڕێگری لە تێکەڵاوی کۆمەڵایەتیەکان. هەروەها بە پێویست زانراوە دابەشکردنی پێکوتەکەی کۆرۆنا بە شێوەیەکی بەرفراوان ئەنجام بدرێت. تا ئێستا جگە لە ئەمریکا و ئەڵمانیا هەرێکە لە وڵاتانی رووسیا و چین و بەریتانیا دۆزینەوەی پێکوتەی کۆرۆنایان ڕاگەیاندووە. بەرپرسانی تەندروستی هیندستانیش ڕایانگەیاندووە گەیشتون بە دۆزینەوەی پێکوتەیەکی کاریگەری ناوخۆ و بڕیارە پشت بەو پێکوتەیە ببەستن. لە بەرامبەریشدا تا ئێستا بەشێک لە هاوڵاتیانی ئەوروپا و ئەمریکا لە پێکوتەکانی ڤایرۆسەکە دڵنیانین و ترسیان لەسەر کاریگەری لاوەکیەکانی هەیە، بەڵام بەرپرسانی تەندروستی جیهانی جەخت لە گرنگی پێکوتین دەکەنەوە.